کاریگەریەکانی ڕەوشە سیاسی و ئابوووریەکانی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەت تا دێت ڕنگدانەوەی زیاتری دەبێت لە نێو خەڵک و بە تایبەتی لە نێو گەنجان و لاواندا وەک دانیشتوانی خانەقین ئاماژەی بۆ دەکەن بێپلانی حکومت لە ڕابردوو و کەڵەکەبوونی قەیرانەکان وای کردووە ڕێژەی بێکاری بە شێوەیەکی بەرچاو زیاد بکات ئەمەش مەترسیەکی گەورە دروست دەکات لە نێو کۆمەڵگادا. ڕاستە وڵات شەڕ و پڕکێشمەکێشە لە هاتنی داعش ڕێژەی بێکاری ڕنگدانەوەی خۆی هەبوو بەڵام لە ڕاستیدا حکوومەتیش بێپلان بوو بۆ ئەم وەسعە چونکە حکوومەتەکەی ئێمە نە لە ڕووی ئابوووریەوە نە لە ڕووی پیشەسازیەوە نە لە ڕووی کشتتوکاڵیەوە نە لە هەموو جونگەکانی تریشەوە حکوومەتێکی پرۆفشناڵ و تەکنۆکرات نییە و حکوومەتێک نییە بتوانێت ژێرخانی ئابووری و ژێرخانی کشتتوکاڵی و پیشەسازی بەرز کاتەوە. هۆی سەرەکی ئەم بێکاریە لە کوردستان دەگەڕێتەوە بۆ بێبەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە باش دەزانین کوردستان دەوڵەمەندە بە زەوی گشتتوکاڵیەوە دەوڵەمەندە بە پرۆژەی پێشەسازیەوە بەڵام ئەم چەند ساڵە حکوومەت بەرنمەیەکی توکمەنەوە بۆ بە ئیشکردنی گەنجانی کوردستان. لە ڕاستیدا هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە نێو کۆمەڵگادا بە تایبەتی لە نێو گەنجان ئەگەڕێتەوە بۆ نادروستی و بەڕێوەبردننی حکومڕانیە کە نەتوانی بە چ شێوەیەک حکومڕانی وڵاتێک بووی کە بتانی ڕێژەی کار هەلی کار بۆ گەنجانی کوردستان و گەنجانی خانەقین بڕەخسێنی. دڵنیا بە ئەم قەیرانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە هەبوو قەیرانی سیاسی بوو تاسیرێکی سەرەکی هەبوو لەسەر بێکاری گەنجانی ئەم شارە و گەنجانی کوردستان. وەک گەنجانی خانەقین ئاماژەیان بۆ کرد بەپێی هەڵکەوتەی شارەکەیان وەکو ناوچەیەکی دابڕێنرا و کەوتونەتە نێو دوو بەرداشەوە کەنەوەک پێویست هەرێمی کوردستان خزمەتی پێکردوون نە حکوومەتی فێدرالیش کاری بۆ شارەکەیان کردووە. بۆیە بێپلانی لە نێوان حکوومەتەکاندا تەنها خەڵکی سیڤیل باجەکەیان داوەتەوە. لە ئێستاشدا وەکو ئامارەکان دەری دەخات لە عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری مەترسیدارە بۆیە دەبێت هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی ئەم هاوکێشەیە بدرێت گەرنا ئەوە حکوومەتەکان ڕوبەڕووی گرکانێکی مەترسیدار دەبنەوە کە لە ناخی خەڵکدا هەیە. بێستون سەلام، کورتسات نیوز، خانەقین.